و لە لیستی کردو باشەکان بمان بنووسێ. خزمەتکردن بە کار و پرۆژەی ئیسلامی کۆمەڵێک هەوراز و نشێوی سەختی پێویستە. کەسانێکیشی دەوێت ماندوو نەناسانە ملیان بدەنە بەر ئەم پرۆژە ئیسلامیە تا لە کۆتاییدا بە ئامانجی دەگەێنن. لەو پێناوەدا مەڵبەندی 11 دەوروبەری کۆمەڵی ئیسلامی خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە ئەو خوشک و برایانەی وەک ئەندامانی مەڵبەند لە ڕۆژانی سەختدا خزمەتیان بە پرۆژەی ئیسلامی کردووە. ئامانجی سەرەکیمان لەوەی کە دڵخۆشکردنی هەندێک لە ئەندامانی ئێمەیە ئەو ئەندامانەی کە شەون خونیان کردێ لە پێناو ئامانج و کاری ئیسلامی ڕاستی جێگەی ئەو بکە ئێمە ئاهەنگێکی خنجیلانە بۆ ئەو ڕێزانە ساز بکەین و لە مەڵبەندی 11ەوە دەستخۆشیان لێ بکەین کە شایانی ئەوەن بێ بەرامبەر و بەخۆبەخشانە کاری زۆر چاک و وەچاڵاکی زۆر چاک ئەنجامەدەن. ئەمەش دەرفەتێکە بۆ ئێمە هەم هاندانێک بۆ بە ڕێزانە کە بەردەوام لەسەر ئەم کارە چاکانە و هەمیش بێتە چاولێکەری بۆ خەڵکانی تری و بە ڕێزانی تریژ ئینشەڵا بۆ ساڵین داهاتوو کە بتوانین دەستخۆشیان لێ بکەین و خەڵاتیان بکەین. ئەندامانی ماڵبەندیش سازکردنی ئەم ئاهەنگ و ڕێزلێنانە بە هاندەرێک دەزان و دەڵێن گڕوتینی زیاترمان بەکارەکەمان دەبەخشێت لەوەی بتوانن لەگەڵ ئەم هەموو قەیران و دژواریەی کە هەیە خزمەت بە کۆمەڵگا بکەن. ئێمە وەکو بەشداربوو یەکوەکو ئەندام مەڵبەندێکە دەستخۆشیمان بۆ مەڵبەندەکەمان هەیە چەندە ساڵێکی قەیراناوی و ناخۆش و گوزەرانێکی خراپ بەڵام ئەم شتانە کاریگەری نەبوو بەسەر کار و پرۆژەکانی ئێمە و بە خزمەتکردنی خەڵکو و بە بەدەمەوەچوونی خەڵکو و بە هاوکاریکردنیان و پێگەیاندنیان لە ڕووی ئاینی لە ئەو پرۆژانێک کە ئێمە ئەمانە زیاتر ئێمە هانمان دەدات بەدەمی خەڵکەوە بچین. کارێکی زۆر باشە هیوادارم بەردەوام بن چونکو ئەوە وەک هاندەرێک وایە بۆ ئێمەی خوشکان لە کاری ئیسلامیدا بەردەوام بدین لە هەم ئیسلامی و هەم سیاسی بەردەوام بین و هیوای دەستخۆشیان لێ دەکەم. هەر لەم ئاهەنگەدا عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیش وتەیەکی پێشکەش کرد و ئاماژەی بە ڕۆژە سەختەکانی کۆمەڵی ئیسلامی کرد کە چەندین ماڵ و خێزان قوربانیان لە پێناو سەرخستنی داوە. مێژووی ئەنجام و بەرهەمەکانی کە ئێستا دڵخۆشکەرن لە لای خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ هەموو ئەو خوشک و برایانەی لە سەرەتای دەستپێکردنی ئەم ڕابوونە ئیسلامیە تێدا بوون بەشدار بوون. ئێمە بنەماڵەمان هەیە 3 شەهیدی داوە ماڵی مامۆستا مەغدید بەڕەحمەت بێ، بنەماڵەمان هەیە 2 شەهیدی داوە لێرە ماڵی مام قادر لە دەڤەری سلێمانی ماڵی مام حاجی عەبدوڵای گوڵپی و لە ڕانیەش کاکە و زانا کە دووبرا بوون شەهید بوون و چەند بنەماڵەمان هەیە شەهیدێکیان داوە. چەند بنەماڵەمان هەیە کە چەند ناڕەحەتیان بینیوە دەربەدەر بوون، بریندار بوون، کەم ئەندام بوون. هەیە مڵک و ماڵی هەموو لە قۆناغەکانی ڕابرداگەر بەبیرتان بێ فەوتاوە لە بین چووە. هەموو ئەمانە بەڕاستی هەر لە سەرەتاوە تا ئێستاش و بۆ لەمەوداش چێ بەشدار دەبێت لەم کاروانە و گڕی زیاتر دەداتێ و تینی زیاتر دەداتێ و بەرەو پێشی دەبا لە خێر و پاداشتەکەی و لە سەروەریەکانیشی بەشدارە. کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی خاوەن بە هەڵوێست لە بەرامبەر بەدەستێنانی مافەڕەوەکانی کۆمەڵگەدا کاری کردووە و لەو پێناوەشدا بەردەوام ئەندامانی ڕوبەڕووی گرتن و تۆمەت بۆ دروستکردن بوونەتەوە. بەڵام هەر دژایەتیەک ڕوبەڕووی ئەم هێزە ئیسلامیە بووبێتەوە بە تێپەڕاندنی کات بڕیویەتی و لە ئێستاشدا بە هەوڵ و ماندووبوونی ئەندامان و بەرپرسانی ئەم حیزبە کۆمەڵی ئیسلامی بۆتە جێگەی شانازی و ڕەزامەندی خەڵکی کوردستان. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.